ڕووی جیهانی عەرەبی لە نێوان هاواری منداڵانی غەزە و منداڵانی هەرێمی دارفوردا. لە ئێستادا کە شەڕی ئیسرائیل و حەماس شاشەی تەلەڤیزیۆن و پەڕەی یەکەمی ڕۆژنامەکانی جیهانی داگیر کردووە، دارفوریەکان لەلایەن میلیشیا عەرەبەکانەوە پاکتاوی ڕەگەزی دەکرێن. شەڕێک لە سەرەتای 2000ەکانەوە لە سوودان بە دیاریکراوی لە هەرێمی دارفور دەستی پێکردووە و هێشتا پشکۆکەی خامۆش نەبووە. هەرجارە و بە شێوازێکی نوێوە خۆی قوت دەکاتەوە. وەک باقی شەڕەکانیش ئەوەی بۆتە سوتماکی شەڕەکە منداڵان و خەڵکی بێدەرەتانن. سەرکردە و کاربەدەستانی وڵاتان و جیهانی عەرەبیش وەک پیشەی هەمیشەییان لەکوێ با هەبێت لەوێ شەن دەکەن. بە گوێرەی بەرژەوەندیەکانیان ڕویان لە شەڕێک وەردەگێڕن و شین بۆ شەڕێکی دیکە دەکەن. مێژووی شەڕی دارفوریەکان و حکوومەتی سوودان بە دیاریکراوی دەگەڕێتەوە بۆ مانگی شوباتی ساڵی 2003 کاتێک گروپی جوڵانەوەی ئازادی جوڵانەوەی دادگەری و بزوتنەوەی یەکسانی چەکیان دژی حکوومەتی سوودان هەڵگرت و شەڕیان لە دژی ڕاگەیاند بەهۆی ئەوەی تیرە و هۆزەکانی هەرێمی دارفور لە مامەڵەی حکوومەتی ئەو کاتی سوودان نیگەران بوون کە بەرامبەریان دەکرا بۆیە پەتی ئارامیان پسە و جەنگێکی درێژخایەنیان دژی حکوومەتی سوودان هەڵگیرسان. دووبارە لە مانگی چواریام ساڵەوە ئاگری شەڕەکە هەڵگیرساوەتەوە و لە ڕابردوو بەتینترا. لایەنێکی شەڕەکە لەلایەن جەنەڕاڵ عەبدولفەتاح بورهانەوە سەرپەرشتی دەکرێت و لایەنەکەی تر بە هێزی پشتیوانی خێران ناسراون. لەلایەن جەنەڕاڵ محەممەد حەمدون دەگالەوە سەرکردایەتی دەکرێت و ژمارەی هێزەکەی جەنەڕاڵ محەممەد بە نزیکەی 100,000 چەکدار دەخەمڵێنرێت. ئەم دوو هێزە وا بۆ نزیکەی 6 مانگی ڕەبەق دەچێت قۆچیان لێ گیر کردووە و لە کەلی شەیتان نایەنە خوارەوە. هەریەکە و دەیەوێت ئەوی تر لەسەر نەخشە بسڕێتەوە. شەڕەکەشیان لەسەر کۆنتڕۆڵکردنی خەرتومی پایتەختی سوودانە. بەڵام لە بێبەختی دارفوریەکان بەردێک لەو سەری سوودانەوە بکەوێتە خوارەوە بەرسەری ئەوان دەکەوێت. ئەوە تا دووبارە ئاگری شەڕ هاتۆتەوە بەردەرگایان. لە ئێستادا هێزەکانی پشتیوانی خێرا بە ڕابەرایەتی جەنەڕاڵ محەممەد حەمدون بەرەو دارفور پێشڕەوی دەکەن و هەفتەیەک بەر لە ئێستا توانیان دالای گەورەترین شاری هەرێمەکە کۆنتڕۆڵ بکەن. ئێستا هێزەکە لولەی چەکەکانیان کردوتە شارێکی دیکەی هەرێمەکە و دەیانەوێت دەستی بەسەردا بگرن. ئەوی شاری جەنینە. ئەمەش خەڵکی دارفوری تووشی دەردەسەریەکی دیکە کردوتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی هێزەکەی جەنەڕاڵ محەممەد خەڵکی ناوچەکە پەیتا ماڵ و حاڵی خۆیان جێدێڵن و دەیانەوێت خۆیان بگەێنە وڵاتی چادی دراوسەیان. بەڵام وەک ئەوەی ڕاکردن لە شەڕەکە بەس نەبێت، هێزە میلیشیا عەرەبیەکانی ناوچەکە ناوە کاروانی خەڵکی سیڤیل دەکەنە ئامانج و هەر ڕۆژە و قەسابخانە و جینۆسایدێک بەرامبەر کەمەنەتەوایەتیەکان و کەمینەکان دەخوڵقێنن. منداڵ لە بەرچاوی دایکی سەر دەبڕدرێت، خوشک لە پێشچاوی کەسوکارەکەی دەستدرێژی دەکرێتە سەر. ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش باس لەوە دەکەن کە تا ئێستا 10,400 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی دارفور لەسەر دەستی میلیشیا عەرەبەکان کوژراون و تەنها لە 4 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 200,000 دارفوری بۆ وڵاتی چاد کۆڕەویان کردووە. پرسیار ئەوەیە، بۆچی دنیا تەنیا سەرقاڵی غەزەیە و دارفوری وێڵ کردووە؟ بۆچی ئەمینداری نەتەوە یەکگرتووەکان چەندین جار لەسەر تاوانەکانی حەماس و ئیسرائیل لە غەزە هاتە سەرخەت و لە تاوانی یەکلایەنەی میلیشیا عەرەبەکانی سوودانیش دژی دارفوریەکان خۆی کردووە بە کەڕەی شەربەت؟ ئایا هەر جوولەکە و عەرەبەکانی ئیسرائیل و غەزە مرۆڤن؟ بۆچی موسڵمانەکان بەگشتی و گروپ و ڕژێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بۆ غەزە دەگرین و باکیشیان بە جینۆسایدی دارفوریەکان نییە؟ ئایا غەزەیەکان موسڵمانی ئەسڵ و ڕەسەن و دارفوریەکانیش فەیک و عادین؟